بەڵێ بیرانی عزیز سلااوان لێبێ من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی و میوانەکەشم لاولێرەوە لەگەڵتانە بین بۆ باسی ڕۆژی ئەمڕۆمان لەگەڵ جنابی کاک بەرەڤان حەمدی بریکاری وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوانە کە لە هەولێرەوە بە سوپاسەوە لەگەڵمانە بێ مەبەستمان بڕۆ لەسەر کۆمەڵێک پرس بوەستین کە زیاتر تەرکیزمان لەسەر دۆخ و کێشەکان و ئەو ئیمتیازات و منحانەی کە تایبەتن بە کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان و بێگومان باسی شەهیدانی شەڕی نەگریسی داعشیش ئەکەین. مەبەستمان بڕۆ لەسەر کۆمەڵێک پرس بوەستین لەوانە پرسی چاکسازی ئەوەی لە پەرلەمانە و گفتوگۆی لەبارەوە ئەکرێت کە لەلایەن حکوومەتەوە ڕەوانە کراوە پەرلەمانیش ئیشێکی چاکی لەسەر کردووە بڕیارە بەم زوانە بکرێ بە یاسا. ئایا ئەمە چۆن ئەو کەسانە ئەگرێتەوە کە بە کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان دانرێن ئایا لەوێش بندیوار هەبووە خەڵکانێک هەبوون کە بە ناوی پیرۆزی شەهیدەوە موچەوە بگرن و بە هیچ شێوەیەک هیچ زیانێکی ئەو تۆیان بەرنەکەوت بێ و مەبەستیشمە قسە لەسەر پاشکەوتی موچە بکەین ئایا ئەوانە گرێتەوە ئەوانی چۆن گرتوێتەوە چەند کاریگەر بوون بەم پرسە و هەروە قسە لەسەر ئەو پارچە زەویانەکەین کە ئەو ژمارەی لای منە 11141 پارچە زەوی ڕەزامەندی لەسەر دراوە پیشان دراوە بۆ کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان و زیندانیانی سیاسی و ئەم پرسانە و هەروەها ئەمەوێ بزانم ئەمە کەی دەست بە دابەشکردنیەکەی ئایا چۆن عەدالەت و دادپەروەری دابی نەکرێت بۆ ئەم دابەشکردنە و مەبەستیشمە قسە لەسەرەوە بکەین کە ئەمڕۆ جەنابی وەزیری شەهیدان و ئەنفالکراوان ئاماژەی بەوەدا کە داوای قەرەبوو لە بەغدا ئەکەن و قسەکە لەسەرەوەیە کە حکوومەتی عێراقی موچەی زیندوانی بڕیوە ئایا چۆن قەرەبووی ئەو هەموو زیانە ئەکا کە لە سەدەی ڕابردوو تەنانەت لەم سەدەیەش بەر هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەوتووە بە تایبەت ئەوانەی کە کەسوکار و ئازیزانیان لەدەست داوە لە شەڕ و لە ئەنجامی مامەڵەی حکوومەتە یەک لە دوایەکەکانی عێراقدا. من زیاتر ناڵێم کاک بەرەڤان حەمدی بریکاری وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان سڵاوتان لێبێت. سوپاس بۆم دەرفەتە بەو پرسیارە دەست پێ یەکەم لە ئێستادا لا پەرلەمانی کوردستان پرۆژەیەکەیە کە مەبەستیانە چاکسازی ئەنجام بدەن لە کۆی کایەی موچەخۆرانی هەرێمی کوردستان. ئایا ئێوە ئەم شتە وەزارەتەکەتان ئەوانەی کە بڵین بە شێوەیەک لە شێوەکان موچەخۆری وەزارەتەکەتانن کە لە ئەنجامدارە بن بە موچەخۆری حکوومەت چۆن کاریگەر ئەبن چۆن تەسیریان تەیەکە و ئایا لای ئێوەش خەڵکانێک هەبوون کە بە نایاسایی موچەیان وەرگرت بێ؟ بەڵێ زۆر سپاس بۆ دەرفەتێکە بۆ ئێمە ڕەخسان وەکو دیارە ئەم شەو گفتوگۆ لەسەر ئەو پرۆزە چاکسازیە هەیە چونکە لە وەزارەتی کاروباری شەهیدانیش شەهیدانە هەیە لەگەڵ منحەی زیندانیانی سیاسی هەیە ئەم دوو شەڕی موچە وەردەگرن لە حکوومەت بە پێ ئەم پرۆژەیە کە چاکسازیە و پێداچوونەوەیە بەشێک لە بڕگەکانی تایبەتە بە وەزارەتی کاروباری شەهیدان. ئێمە لەگەل ئەنجومەنی وەزیران لەسەر ئەم پرسە قسەمان کردیە و لەگەل لیژنەی شەهیدان و پێشمەرگە کە دوو جار سەردانی وەزارەتیان کردیە لەسەر خەت بووینە کە لەم پرۆژەیە کە ئێستا ئامادە کراوە و کاری لەسەر دەکرێتن بە هیچ شێوەیەک کاریگەری لەسەر ئەو مافۆ ئیمتیازانە نابیتن کە لە یاسایەکانی ژمارە 9 مافۆ ئیمتیازاتی کەسوکاری شەهیداندا هەیە هەروەها ژمارە 11 زندانیانی سیاسیدا هەیە. بەڵام هەندێک بڕیار و هەندێک ڕێنمایی دەرچوونە ئەو بڕیار و ڕێنماییانە کار ئاسانی بووە لە وەختی دەستفراوانی حکوومەتدا بۆ کەسوکاری شەهیدان احتیمالە پێداچوونەوەیە بەو بڕیارە دەکرێتن بە بڕیارێک کە لە پەرلەمان دەردەچی لە چوارچێوەی ئەو یاسایەی کە پێ دەگوترێتن یاسای چاکسازیە هەروەها بە نسبەت وارسی کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان و هەروەها ئەوەی کە دەبتە وارسی زندانی سیاسی کۆچ کردوودا جاران حکومەت هەوڵی داوە لە ڕێگای وەزارەتی کاروباری شەهیدانەوە مڕاعاتی شعوری وارسەکانیان بکاتن بە پێی ئەو دەستفراوانیە کە هەبووە زۆرترین وارس شمولی بکاتن بە پێی یاسا کەموچەی هەبیتن. ئێستا تهدید دەکرێتن بە پێی یاسا باوەکانی هەرێمی کوردستان و یاسا باوەکانی عێراقی فدرال کە یاسای خانەنشینی ژمارە 27 پێدەگوترێتن ئەو یاسایش کاری پێدەکرێتن و دەبتە یاسایەکی بنەچەیی لە بۆ خانەنشینی مەدەنی لە بۆ خانەنشینی پێشمەرگە لە بۆ وەزارەتی کاروباری شەهیدانیش لێرە احتیمالە تهدیدی وارسەکان ورتر بکرێتن دقیقتر بکرێتن و هەندێک زەوابەتی تونتری بۆ دامدرێتن ئەو دەستکراوەیە کە جاران هەبووە احتیمالە ئەو دەستکراوەیە نەمینێتن.
بەڵێ کاک بەرەوان هەر بە نسبەت ئەو چاکسازیی کە لە پەرلەمانە و وەکو لە پێشەکێکەش ئاماژەم پێدا بڕیارە دوای گفتوگۆ جیاوازەکان و گەیشتن بە تێگەشتن و بۆچوونی هاوبەش لەلایەن پەرلەمانتارانە و بە هەمانگی لەگەڵ حکوومەت و وەزارەتە پەیوەندیدارەکان بکرێت بە یاسا. لێرە شتێک هەیە پێ ئەوترێت کە چاکسازی ئەکرێ مەبەستمە بزانم لە ناو لیستی ئەو کەسانەی کە بڵێن موچەخۆر بوون چ کە سوکاری شەهیدان بەشە جیاوازەکانیانەوە و چ کە سوکاری ئەنفال کراوان ئایا لەوێش گەر بتوانم ئەم دەستەواژەیە بەکار بێنم لەگەڵ ڕێز و حرمەتی زۆرم بۆ وشەی شەهید و کە سوکاری ئەنفال کراوان لەوێش کاری نایاسایی و نائاسایی کراوە خەڵکانێک بوون کە بە شەهید لە قەڵم دراون و بە زیندانی سیاسی لە قەڵم دراون و بە کە سوکاری ئەنفال کراو لە قەڵم دراون و لە ئەساس و بنچینە داوانە بوو بێتن. پرسیارێکی زۆر گرنگە ئەمە بە پێی یاسا ڕێکخراوە بەڵام بەداخەوە لە شەقامدا زۆر جار وەکو مادەیەکی ڕکلام مزایدەی سیاسی پێکرایە. وەزارەتی کاروباری شەهیدان وارسی دوو دەستگا بووە، دەستگای شەهیدان کە لە هەولێر بووە، دەستگای شۆڕشی شەهیدانیش کە لە سلێمانی بووە، پاشانیش تەنزیم کرایە لە چوارچێوەی دوو یاسادا. یاسایەک پێی دەگوترێتن یاسای ژمارە 7 ساڵی 2007 دوای یاسای ژمارە 9 ماف و امتیازاتی کە سوکاری شەهیدان لەوێن دەرێ ئەو دۆسیانێک کە لە هەردوو دەستگا بۆ وەزارەت هاتیوە دەستکاری نەکرایە بە جێگیری مایتەوە. اینجار بە پێی یاسای ژمارەنەوە پۆڵینی شەهید کرایە بۆ سێ پۆڵین. پۆڵینێکیان پێی دەگوترێتن شەهیدی سەنگەر کە ڕاستەوخۆ لە جەنگدا لە جەبهەدا لە داستانەکانی قارەمانەتی پێشمەرگەدا لە ساڵی 60ەکانە 70ەکانە 80ەکانە بە گولەی دوژمن شەهید بوو. ئەمە شەهیدی سەنگەرە. شەهیدی جینۆساید یاخۆ شەهیدی ئەنفال ئەو کەسانەیە کە لە شاڵاوەکانی ئەنفالدا بێسەر و شوێن بووە و تاکو ئێستا چارەنووسی دیار نییە و ئەمە پێی دەگوترێتن ئەوانە هەموو شەهید بووینە. شەهیدێکیشمان هەیە شەهیدی هاوڵاتی ئەوانەی کە لە دەرئەنجامی بۆمبەبارانکردن یان لە نەتیجەی ئاوارەیی کۆچیدا پاش تەمەنێکی زۆر لەگەڵ خەباتی سیاسیدا ئەوانە لە چوارچێوەی شەهیدی هاوڵاتی شوێنیان بۆ کرایتەوە. ئەوانەی کە ئێستا دۆسیان لە وەزارەتی کاروباری شەهیداندا هەیە بە پێی یاسایەک ئەو دۆسیەیان بۆ کرایتەوە بە پێی پشتگیریەک بە پێی ڕێوشێنێکی یاسایی کە دوو لیژنە هەیە لیژنێک پێی دەگوترێتن تۆمار لیژنەیەکیش پێی دەگوترێتن سکاڵا بە پێی ئەم یاسایە دەرکە کراوەیە هەر یەکێک سکاڵای هەبیتن یان تێبینی هەبیتن پێشکەشی وەزارەتی کاروباری شەهیدان بکراتن لیژنەی سکاڵا پێدا دەشتەوە لیژنەی تۆماری نوێ پێدا دەشتەوە ئەگەر شروطەکان شمولی نەکاتن ئێمە لە شەهیدانە دەری دەینین یعنی ئەم دەرکەیە بەکراوەی هەبووە ئەگەر لە ماوەی 30 ڕۆژدا ئێمە جوابمان نەداوە بۆی هەیە تەعنمان لێ بکە لە محکەمە لە دادگادا ئەگەر مافی خوراپی مافی پێ بدرێتن ئەگەر مافی نەخرابی ئەو غەدری لە حکومەتدا بکری بتن حکومەت بۆ هەیە داوای مافەکانی خۆی بکرێت کە وارسێک بردیتی و لە ئەسڵدا حەقیوی نەبووە یعنی ئەم یاسایە لە هەرێمی کوردستان بەرکار بووە و کاری پێکرایە بەڵام گرفتەکە ئەوەیە یعنی زۆر جار یەکێک لە پێش ڕاپەڕین احتیمالە کارێکتەرێک بووە بەڵام لە پاش ڕاپەڕین داخلی سیاست بووە داخلی هێزی پێشمەرگە بووە لە یەکێک لە شەڕەکان بەپێی ئەو ڕێزبەندە شەهیدیەی کە هەیە بوویتە شەهید شروطەکانی گرتیتەوە یاسا بەپێی تەنزیمات شمولی دەکاتن احتیمالە تێبینی خەڵک لەسەر هەندێک لەم ناوانە هەبیتن بە بەردەوام ئەو چاکسازیەش لە لیستەکانی وەزارەتی کاروباری شەهیدان هەیە هەر لە کابینە یەکەمی وەزارەتی کاروباری شەهیدان زیاتر لە 5000 دۆسیە بەس لە سنووری هەولێرە و لە زیاتر لە 5000 دۆسیە لە سنووری سلێمانی پێدا چوونەوەی تێدا کرا وردبینی دیسان لە لیستەکانیاندا کراوە بەشێکیان تەحویلی خانەنشینی وەزارەتەکانی دیکە ژمارەی زۆر دەرکەوتون کە نایاسایی بوون ئایا لە وەزارەتەکەی ئێوەش بە هەمان شێوەیە یان وەزارەتەکەی ئێوە هەندێک پاکسازیەکە کەمتر دەیگرێتەوە بەپێی تایبەتمەندی ئەو یاسایی کە وەزارەتی کاروباری شەهیدان هەیەی و بەپێی ئەم هەموارەی یەکەم و دووەم و سێەم کە لە یاسای ژمارە 9 وەزارەتی کاروباری شەهیدان کردیە ئەم دەرکەوتانە کەمتر بوونە لە وەزارەتی کاروباری شەهیدان بۆ چونکە هەموارەکان بە بەردەوام لە ساڵحی چ بوونە لە ساڵحی وارسی کەسوکاری شەهیدان بووە کە بە بەردەوام وارسی هێشتوتەوە و فراوانیشی کردووە یعنی جاران حەسری بوو با بڵێن وارسی کەسوکاری شەهیدان بە دایک بوو بە باوک بوو بە کوڕ بوو بە کچ بوو پاشان خوشک و براشی هاتە سەری لە کوڕ و کچیشدا تەحدیدی سەقفی زەمانی هەبوو ئێمە دوای ئەو سەقفە زەمانیەشمان هەڵگرت بە کراوەی هێشتمانەوە
إلا ئەگەر لە پرۆزەی چاکسازی کە ئێستا لە بەردەستمان احتیمال ئەو زەوابتانە بە پێی یاساخانە نشینی عێراقی فدرال و یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستان بێتەوە ئارا و ئەو زەوابتانەدا بدرێتەوە لەبەر هەندێک احتیمالە ئەو کەم و کورتیانە لە وەزارەتی کەمترە بەڵام لەگەڵەوەشدا ئەگەر هاتوو پێداچوونەوە بە یاسای وەزارەتی کاروباری شەهیداندا بکرێتن ئەم یاسایە تەخویلی لێژنەیەک بکاتن کە ئەم لێژنەیە بێ وردبینی لە ناوڕۆکی دۆسیەکاندا بکاتن ئەگەری هەیە لە ڕێگەی ئەم وردبینیەوە لە ڕێگای ئەو لێکۆڵینەوەی کە یاسایەک دەسەڵات و هێزی پێ بداتن بەڵێ احتیمالە چاکسازی لە ڕستی وەزارەتی کاروباری شەهیدان و لە دۆسیەکانیشیدا بکرێتن سەبارەت گەر تۆزێک لەسەر ژمارە قسە بکەین بەڵێ تۆ ئاماژەت بەوەدا بۆ نمونە شەهیدی سەنگەرمان هەیە شەهیدی جینۆسایدمان هەیە شەهیدی هاوڵاتیمان هەیە هەموو ئەمانە ینی بەوانەی کە لە پرۆسەی بەدناوی ئەنفال تێچوون لە کیمیابارانی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان تێچوون ژمارەتان لایە ئێوە ژمارەی شەهیدەکان بە گشتی چەنە و لەقێکی تری پرسیارەکەم ژمارەی زیندانیانی یاخود ئەوانەی کە بە زیندانی سیاسی ناودەبرێن چەندە لە ئێستاە بەڵێ بە تاکید ما وەزارەتێک بەبێ داتا نابیتن ئێستا ژمارەی ئەو کەسانێک کە سوودمەند بوون وەکو وارسی کە سوکاری شەهیدان ئەنفال شەهیدی هاوڵاتی زیندانی سیاسی لەگەڵ بەرکەوتەکانی چەکی کیمیاوی نێزیکی 98,000 کەسە کە سوودمەندە وەکو وارس لە وەزارەتی کاروباری شەهیدان ژمارەی ئەو شەهیدانەی کە هەیدمان لە حدودی 74,000 کەسە بۆ ژمارەی وارس لە ژمارەی شەهید زیاترە چونکە بەشێک لە شەهیدەکان زیاتر لە وارسێکیان هەیە بۆ نمونە دوو خێزانی هەیە سێ خێزانی هەیە یانیش لە ناو برایەکان یان خوشک و برایەکان موچەکانیان دابەش بووە بە پێ قەسەم شەرعی ئەو موچەیە کە دابەش بووە هەر یەک و چەکی خۆی هەیە موچەکان کە دابەش بووە هەر یەک و ڕاستەوخۆ موچەکەی وەردەگرێتن لە لای مەدەبتە وارسەکە و سوودمەندی ڕاستەوخۆ دەبیتن بۆیە ژمارەکەیان دەبتە حدودی 98,000 کەس کە سوودمەندە لە وەزارەتی کاروباری شەهیدان بە نسبەت زیندانیانی سیاسی ئێمە نێزیکەی 5,100 سوور کەس منحەی زیندانی سیاسی بۆ ماوەی 10 ساڵ لە وەزارەتی کاروباری شەهیدان لە مدیریەتی زیندانی سیاسی وەردەگریتن ژمارەی ئەو دۆسیانەی کە لەلایەن دادوەرەوە پشتڕاست کراینەوە لە حدودی 19,000 کەسە کە بە 5 وەجبە ئاڕاستی ئەنجومەنی وەزیران کرایە لە 2013 تاکو ئێستا بەڵام ئەوانە موچە و منحەیان بۆ دابین نەکرایە بۆ دابین نەکرایە چونکە ئەو قەیرانەدارە یەکەبەرۆکی حکومەتی هەرێمی کوردستانی گرتوتەوە نەیتوانی کە موچە بۆ هەموو ئەوانە دابین بکاتن هەر وەختێکی کە بڕیاری ئەنجومەنی وەزیرانیان بۆ دەرچوو بۆ ماوەی 10 ساڵ ئەوانەش منحەی زیندانی سیاسیۆن پێدەدرێتن کەواتە کاکبەرەوان بە باسکردن لە موچە پرسی پاشەکەوت بە نسبەت وەزارەتەکەی ئێوە چۆن مامەڵەی لەگەڵ کراوە و ئایا ئەو موچەکەمەی کە بۆ کەسوکاری شەهیدان و ئەنفال کراوان دانراوە پاشەکەوتی لێ کراوە ڕێژەی پاشەکەوتەکە چۆنە و ئایا کەی ئەم پاشەکەوتە کۆتایی دێت و چ کارێکتان بۆ ئەمە کردووە ئێوە بەڵێ وەکو دیار یعنی ئەمە بەسپاسەوە دەڵێن ئەنجومەنی وەزیران سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەگەڵ وەزارەتی دارایی هاوکاری وەزارەتی ئێمە بووینە هاوکاری وەزیری کاروباری شەهیدان و وەزارەتی بووینە حتاکو ئێستا پاشکەوت لە موچەی کەسوکاری شەهیدان زیندانیانی سیاسی نەکراوە تاکو ئێستا ئەو موچەی کە هەیەە بە بەردەوام پێیان دەدرێتن بەڵام موچیان خیر بووە یعنی موچیان لە جیاتی 30 ڕۆژ بیتن احتیمالە سەردەمێک بۆ نێزیکەی 40 ڕۆژ دوای بۆ 37 ڕۆژ ئێستا داخلی سیستەمی موچە بۆ مانگانە پێیان دەدرێتن کەواتە پاشکەوت بە فەرمی لە موچەی وارسی کەسوکاری شەهیدان زیندانیانی سیاسی لە سنووری وەزارەتی کاروباری شەهیدان بەو ژمارەی کە بۆتون باس کردیە تاکو ئێستا نەکرایە ئەنجام نەدرایە و حتاکو ئێستاش حکومەت خۆشی بەرنامەی نییە کە پاشکەوت لە موچەی شەهیداندا بکاتن باشە کەواتە ئەمە پرسێکی گرنگ بوو بۆی بۆ تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕوون بێتەوە کاک بەرەوان ئەمڕۆ جەنابی وەزیری کاروباری شەهیدان و ئەنفال کراوان پرس کۆنفرانسێکی کرد لە پرس کۆنفرانسەکە ئاماژەی بە قەرەبوودا قەرەبووی کەسوکاری شەهیدان لەلایەن حکوومەتی عێراقیەوە ئەم پرسە لە دوای 2023 و بە بەردەوامی لە کابینە جیاوازەکان و لە سەرۆک حکوومەتە جیاوازەکانی عێراق داوا ئەکرێت و دەمەزەر دەکرێتەوە تازە ئەکرێتەوە باسەکرێت بەڵام ئێوە بە فەرمی هیچ وەڵامێکتان وەرگرتووەتەوە سەبارەت بەم پرسە پرسیارێکی زۆر گرنگە بەداخەوە تا ئێستا بە فەرمی حکوومەتی عێراق هیچ هەنگاوێکی نەناوە نە بۆ قەڕەبووکردنەوەی کەسوکاری شەهیدان نە ئەنفال نە زیندانیانی سیاسی لە هەرێمی کوردستاندا بە پێی مادەیەکی دستوری کە مادەی 132
حکومەتی عێراقی بەپێ لە بودجەی سیادی ئیلزام کردووە کە تەعویزی قوربانیانی ڕژێمەکانی پێشووی عێراق بداتن بە تایبەتی لەو شوێنانەی کە کۆمەڵکوژی ئەنجام درایە هێڕش کرایتە سەریان چەکی حکومەتی عێراقی دژیان بەکار هاتیە یاخود ئەو خەڵکە لە دەرئەنجامی بەرەنگاربوونەوەی حکومەتی عێراقیدا حکومەتی عێراقی تاوانی کۆمەڵکوژی لە دژی ئەنجامدایە بەداخەوە نەقەرەبووی ناوچەکان بۆ ئەوەدانکردنە و بنیای تەحتی ئەم ناوچانەکرایە نەقەرەبووی ئینسانەکان کرایە کە بووینە قوربانی دارودەستی ڕژێمە کە خۆیان هاوڵاتی ئەم وڵاتە بوونە کە ئەو ڕژێمە حکمی لەسەر کردووە دەستگای شەهیدانی بەغدا کە هاوشێوەی ئێمەیە ئەوان بودجەیان بودجەیەکی سیادیە لە ئەمانە عامەی ئەنجومەنی وەزیرانەوە پارەکەی بۆ دێ لە زمانی بودجە نییە کە وەزارەتێک بیودارایی تەخسیسی پارەکەیان لە بۆ بکاتن ئێمە چەندین جار بە دانیشتن لەگەڵ دەستگای شەهید لەگەڵ لیژنەی شەهیدان لە پەرلەمانی عێراقدا ئەو پرسەمان گفتوگۆ کردیە حتاکو مسودەیەکی هاوبەشیشمان هەیە کە ئەوان لە هەمواری یاسای خۆیاندا داوا بکەن وەزارەتی ما لەگەڵ مؤسسەی وان هەندێک ڕێنمایی هاوبەشی هەبیتن چونکە جیاوازی هەیە لە نێوان یاسای ما و یاسای وان بۆ نمونە لە یاسای ئێمە ئەنفال و کیمیابارانمان هەیە لە یاسای وان ئەنفال و کیمیاباران نییە چونکە لەوێن دەر ئەنفال نەبوو ئەنفال تەنها بەرامبەر کورد ئەنجام درایە بەرکەوتێچێکی کیمیاوی لێرە هەیە لەوێن دەرێ نییە شەهیدی هاوڵاتی لێرە هەیە لەوێن دەرێ شەهیدی تیرۆرە شەهید لە لای وان لە 63 دەست پێ دەکاتن تا 2003 لە لای مە لە 61 دەست پێ دەکاتن و پاش 2003 دا هەرێمی کوردستان بە بەردەوام کردەوەی تیرۆری ئەنجام درایە شەڕ هەبووە لە ناوچەکاندا لە سنوورەکان ناکۆکی هەبووە واتە شەهید لە هەرێمی کوردستان بەردەوام بووە جنابتان کردن بە هەموو شێوەیەک بەوەی بەرامبەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان کراوە کاری زۆر نامرۆڤانەتر بوون زۆر دڕندانەتر بوون من با نمونەیەک بێنمەوە گەر بڕوانینە ئەزمموی وڵاتان سەیری جووەکان و ئەڵمانیا بکە بەنسبەت قەرەبووەوە سەیری حکوومەتی عێراق و وڵاتی کۆی بکەوە کە باس لەواکرێت تا ئێستا حکوومەتی عێراقی 50 ملیار دۆلار قەرزاری حکوومەتی کۆیتە ئەبێ بیداتەوە وەکو قەرەبوو قسەکەی من لەسەر ئەوەیە لە دوای 2003ەوە بە بەردەوامی سەرۆک کۆمارمان هەبووە لە بەغا بە بەردەوامی ئێمە زۆربەی کاتەکان جێگری سەرۆک وەزیرانمان هەبووە بە بەردەوامی وەزیرمان لەوێ هەبووە بە بەردەوامی 65 بۆ 70 پەرلەمانتارمان لەوێ هەبووە جگە لە بەڕێوە بەرەگشتیەکان قسەکەی من ئەمەیە بە سەریحی و بە ڕاشکاوی پێم بڵێ نوێنەرانی کورد لەوێ بەرامبەر بە کەسوکاری ئەنفالکراوان و شەیدکراوان و ئەوانەی کە زیانیان بەرکەوتووە کەم تەرخەم نەبوون بەتەکید ئەگە کەم تەرخەمی نەبا لە چارچەوەی بودجەی سیادی بودجەی وەزارەتی شەهیدانی حکومەتی هەرێمی کوردستان دابین دەکرا هەروەها ئەو پرۆژەیەی کە لە مانگی 8 ساڵی 2013 کە حکومەتی هەرێمی کوردستان پاش لیژنەیەکی پسپۆر کە خەملاندنی زەرەر و زیانەکانی کرد لە ساڵی 61ەوە تا 2003 کە تەخمینی کردبوو بە 384 ملیار دۆلار حتاکو ئێستا ئەو نووسراوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کە ئاڕاستی ئەنجومەنی وەزیرانی حکومەتی عێراقی کرایە کە ئەو وەخت نووری مالکی بۆ پاشان عەبادی بەسەردا هاتیە وەڵامی نەبووە ئەمە ئەو وەختیش لەگەڵ ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە پەرلەمانی عێراقی پێدەگوترێتن کوتلە وەزاریەکان زائیدەن فراکسیۆنەکانی لایەنە سیاسیەکانی کوردستانی لەسەر خەت بووینە پرۆژەکەمان دایتێ تعویزەکەمان دایتێ تەفاسیلی پرۆژەکەمان دایتێ کە چۆن خەملێندرایە بەڵام هیچ وەڵامێک لەلایەن حکومەتی عێراقی وە نەبووە ئەمە پێشێلی دوو مادەیە یەکیان مادەی 132 دستوری عێراقە دووشیان بڕیارەکانی دادگای باڵای تاوانەکانی عێراقیە کە لە پاش 2003ەوە لە 2005 دامەزرا لە عێراقدا کە بەپێ ئەم دادگایە 4 کێس بەڕەسمی کەیسی حەلەبچە کەیسی ئەنفال کەیسی ئەنفالی بازان کەیسی فەیلیەکان بەڕەسمی ناسێندرا لەو دادگایە کە بەڵێ ئەو تاوانانەی دەرحەق بەم 4 پێکهاتەیە کرایە تاوانی دژی مرۆڤایەتیە تاوانی جەنگە تاوانی جینۆسایدە ئەو جار وەزارەتی مالیە عێراقی حکومەتی عێراقی ملزەم کردیە کە قوربانیانی ئەم 4 تاوانانە لە بۆیان هەیە داوای قەرەبوو بکەنەوە و قەرەبوویان پێ بدرێتن بەڵام تاکو ئێستا هیچ هەنگاوێک لە نایەن حکومەتی عێراقیەوە ناویشتە هەندێک هاوڵاتی بەبێ حکومەتی هەرێمی کوردستان پارێزەریان بۆ خۆیان گرت چوون داوایان لەسەر حکومەتی عێراقی تۆمار کرد وەڵامی وەزارەتی دارایی عێراقی ئەوە بووە دەبی لە زمانی پشکی 17 کە بۆ هەرێمی کوردستان دێ حکومەتی هەرێم ئەو قەرەبووی بداتەوە کە ئەمە خۆی لە خۆیدا جارش کە تاوان بوو بەرامبەر حکومەتی هەرێمی کوردستان و بەرامبەر قوربانیان و بەرامبەر ناوچەکەیە کە ئەنجام دەدرێتەوە یعنی ئەوە حقیقەتە کە ئەوەی تو باست کرد ئەوەی بەرامبەر کوێت کە حکومەتی عێراقی
تعویزی لە بودجەی عێراقی بۆ کوێت دەنارد مجتەمەعی دەولی و قەراری مەجلیسی ئەمن و ئومەمی متحیدە بووە کە لەسەر عێراقی فەرض کرد و سندوقی نەقدی دەولی بووە کە ئەتو دەبی لە بودجە تەخسیسی میزانیە لە بۆ کوێت بکەیەوە ئەوەی کە ئەڵمانەکان بەرامبەر جووەکان کردیان و بودجەیان بۆ تەحدید کرد و حکومەت خۆی التیزاماتی دارایی هاوێشتە سەرە خۆی ئەوەیە وای کردیە کە ئێستا مجتەمەعی ئەڵمانی لە لیڤڵێکە لە ڕووی ئینسانیەوە لە ڕووی پێشکەوتنەوە لە چاوی ئەوروپیەکان و لە چاوی دنیادا ئەو تاوانەی کە کرایە لەبەر چاوی خەڵک ڕەش بوویتەوە ڕووەچکەی ئەڵمانیا لە دنیا کە چەند پێشکەوتن و گۆڕانکاری بەسەردا هاتیە و دژی شۆڤینیزم و دژی ڕەگەزپەرستی و دژی بەها ئینسانیەکانی کە ئەوان ئەنجامیاندایە ئەو ماکیان لەسەر خۆیان نێشتیتەوە بەڵام عێراق تاکو ئێستا دارودەستەکەی ئەوانەی کە سوڵتە بەڕێوە دەبن تاکو ئێستا ئەسیری بعدی تائیفینە بعدی ناوچەیینە هەتاکو ئێستا جیاوازینەکەوەی لەبەرەوەی من کاتم زۆر بەدەستەوە نیە با بچینە سەر باسی زەویەکان ئەو با لە دەمی جەنابتەوە ڕوون بێتەوە بۆ بینەران ژمارە و پارچە زەویانە کە ڕاگەیەنراوە و موافقەتی لەسەر کراوە لەلایەن حکوومەتەوە ژمارەکە چەندە کێ لێی سوودمەند دەبێ و لە کوێ و مەبەستم جێگەکانی دابشکردنی کوێن ئەوەی ئەمڕۆ ڕاگەیەندرا لەلایەن وەزیری کاروباری شەهیدان ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانە لەسەر ئەو لستانێک کە وەزارەتی کاروباری شەهیدان ئاراستەی ئەنجومەنی وەزیرانی کردیە لە ماوەی 2 ساڵی چووی پاش وردبینیکردنی لە ئەنجومەنی وەزیرانەوە بە تەرخانکردنی 11141 زەوی بۆ ئەم سێ سنفە 5691 پارچە زەوی بۆ ڕاگیراوانی سیاسی کە ڕزگاربووی شاڵاوەکانی ئەنفالن لەلایەن ئەو دادوەرەی کە بەپێی یاسای ژمارە 11 زندانیانی سیاسی شمولیان دەکاتن ئەمە یەکیانە ئەوەی دووەمیان 3398 کەسی شەهیدی سەنگەر و جینۆسایت کە لە لستەکانی پێشتر کەواتە لە وەجبە 1 حتاکو 8 ناویان نەبووە ناوەکانیان پێویستی بە ڕەزامەندی و فەرمانی ئەنجومەنی وەزیران بووە لەگەڵ 2674 زندانی سیاسی کە لە چاچێوەی ئەو 5100 قسوور زندانە سیاسیەی کە منحەی وەردەگرن بەشێکی زۆریان ئەمریان هەیە و زەویان بۆ تەرخان کرایە ئەوانە ڕەزامەندیان نەبوو بڕیاریان نەبوو ئەمڕۆ بڕیاری ئەنجومەنی وەزیرانیان بۆ دەرچوو داعش دەستی داعش سوودمەند دەبن لەم پرسەیان جا شەهیدانی شەڕی داعش بەپێی بڕیاری سێیەمی ئەنجومەنی وەزیران کە ئەنجومەنی وەزیران خۆی بڕیارێکی ڕاستەوخۆیدا هەر شەهیدێکی شەڕی داعش زەویەکی شیاو یان یەکەیەکی نیشتەجێبوون کە ئەو وەختی ئەو شوقانە بوون کە لە سنووری وەزارەتی ئاوەدانکردنەوەیە لەلایەن لیژنەیەکی باڵا کە پێکات بوو لە وەزیری کاروباری شەهیدان وەزیری شارەوانی وەزیری پێشمەرگە تێیدا ئەندام بوونە لەگە وەزیری ئاوەدانکردنەوە ڕاستەوخۆ ئەوان ئەو لیژنە باڵایە زەویان بۆیان دابین دەکاتن واتە شەهیدی شەڕی داعش تایبەتمەندیەکیان پێدرایە کە هەر بە پەلە کار لەسەر دابینکردنی زەویشیا و یاخود یەکەی نیشتەجێبوونیان بۆ بکرێتن و ئەوان ئەگەر بم بۆری من زوو پرسیارەکەم چونکە تەنها کەمتر لە 4 خولەکەم ماوە کەمتر لە 3 خولەکەم ماوە بۆ بەرنامەکە ئەم زەویانە کەی دەست بە دابشکردنی یەکەن و میکانیزمی دابشکردنەکەی چۆنە و چۆن دادپەروەری تیا پەیڕەوەکە بەڵێ بۆی بەرچاوی بینەرەکانیش وازح بیتن ئەمڕۆ فەرمانی ئەنجومەنی وەزیران دەرچوو ئەو 11000 زەویە حاضر نییە کە ئێمە سبەی تەوزیعی دەکەین ئەم فەرمانە دەشتە وەزارەتی شارەوانی قسە لەسەرەوە هەیە کە زەوی نەماوە لە کوردستان ینی فەرز بکرێت و دابش بکرێت من بە ڕاشکاوی پێت برین ئێمە لستەچکەمان هەیە کە 10908 کەسە ئەو 10908 کەسە فەرمانی ئەنجومەنی وەزیرانی هەیە کە پێی دەگوترێتن وەجبەی 7 و وەجبەی 8 ئەمری ئەنجومەنیشیان هەیە بەڵام لە شارەوانیەکانە تاکو ئێستا تەخسیسی زەوی نییە لە هەندێک لە قەزایەکانی کوردستان تەخسیسی زەوی هەیە زەوی ڕاستەوخۆ دەدرێتن بە کەسوکاری شەهیدان لە هەندێک لە قەزایەکان و لە سنتەری شارەکان تەخسیسی زەوی نییە عملیەکی معقدە لە بینی وەزارەتی کشت و کاڵ وەزارەتی دارایی وەزارەتی شارەوانی تەفویزی زەوی کشت و کاڵە تعویزی مەلاکەکانە تحویلکردنی زەویەکانە لە کشت و کاڵەوە بۆ مالیە دارایی لە داراییەوە بۆ شارەوانی اینجار تەخسیس دەکرێت بۆ دابشکردنی یەک پارچە زەوی ئەڵێن ئەیدێن بەو کەسانی کە لێی سوودمەندەم و جەنابەت ڕوون کردەوە یعنی زەوی نییە چیانە دەنێ خۆمە پارە نییە چەکیان بنێ ئەمانە هەر دەبی زەویان بۆ تەخسیس بکرێتن بەڵام دەبی چاوەڕێی وەزارەتی شارەوانی بکەین
ئەو زەویانە تەخسیس بکاتن یعنی پێمان بڵێتن کە زەویمان لە فلان قەزا لە فلان قەسە ئەم 11,000 دابەش دەبی لەسەر پارێزگایەکان ئەمە بەشێکی هەولێرە بەشێکی سلێمانیە بەشێکی دهۆکە بەشێکی هەڵەبجەیە نسبەکی کەمیشی کەرکووکە بەڵام لە قەزایەکانی دەوروبەری کەرکووک پێیان دەدرێ وەکو چەمچەماڵ و گەرمیان و ئەوانە یعنی بەو شێوەیە تەوزیع دەبیتن وەزارەتی شارەوانی لەگە سەرۆکی شارەوانیەکان لەگە شارەوانی قەزایەکان لە گفتوگۆدا دەبیتن ئەمە ئەوەندە فەرمانەمان هەیە پێویستمان بۆەوەندە پارچە زەویەیە ئەوان دەبی کار لەسەر تەفویزی زەوی بکەن پارچە زەوی دابین بکەن هەر وەختێکی حاضر بوو لە ڕێیان لیژنەیەکی هاوبەشی بینی وەزارەتی شەهیدان و شارەوانیش بانگێشتەکەین بۆی ئەوان ڕوونیکەنەوە کۆتا پرسیارم گەر زۆر بە کورتی وەڵام بیتەوە کاک بەرەوان زۆر سوپاس دەکەم سەبارەت بە دابینکردنی کرێ یاخود پارەی خوێندنی کەسوکاری شەهیدان و ئەنفال کراوان ئێوە چیتان کردووە باس لەواکرێک کە 2016-2017 پارەکەیان بۆ نەدراوە بەتەکید نیازنم پارەیە دابین کە نەم ساڵ بەپێی یاسای ژمارە 9 ئێمە ملزەمی کە کرێی خوێندن بۆ کوڕ و کچی شەهیدان کە لە زانکۆ پەیمانگایەکانی ئەهلی زائیدەن حکومیەکانی ئێواران کە بە پارەیە بۆیان دابین بکرێتن حکومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندیدایە لە سەردانی پارەکە قەیرانی دارایی پرۆسەی دانی پارەکەی تەخیر کردیە ئێمە تاکو ئێستا لە تەسفیەی کرێی خوێندنی ساڵی 2015-2016 وەجبەی یەکەممان تەواو بووە کە لە حدودی 14 میلیارد دلار بووە وەجبەی دووەم ڕەزامەندیەکانی تەواو بووە و دەستمان بە بەرنامە کردیە کە لە ڕێگەی خەزێنەکانەوە تەوزیع بکرێتن کرێی خوێندنی ساڵی 2016-2017 ئەمرەکەمان لە ئەنجومەنی وەزیرانە ئۆکەیەکمان وەرگرتیە کە دابین دەکرێتن داوامان لە ڕێگەی وەزارەتی خوێندنی باڵا و پەروەردە کردیە کە شویان درێژبی لەگە قوتابیەکان حکومەت ملزەمە کرێ خوێندنیان بۆ دابین دەکاتن ئیزعاجی قوتابی و خوێندکارانی کوڕ و کچی شەهیدانی سەربەرز نەکەن حکومەت ئەو پارەیان بۆ دابین دەکاتن زۆر سپاس بەڵێ کاک بارەڤان حەمدی بریکاری وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفال کراوان زۆر سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ ئەم دەرفەتە بەڵێ بینەرانی عەزیز باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە ڕێزی یادگار فایق و تەواوی هاوڕێیانم لە سلێمانی و هەولێر ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا کاتێک